سڵاو من کامەران حاجی عومەر لەگەڵ هاوکارانم لە بەرنامەی چ باسە هاتوومەتە سلێمانی بە دوواداچوون لەسەر پرسێکی گرنگی دانانی سیستەمی کامیرەی هاتوچۆ دەکەین کە بڕیار وایە زیاتر لە 226 کامیرە لە نێو سنووری پارێزگای سلێمانی دابدرێت لە هەمان کاتدا لە هەولێر لە دهۆ کە ئەو دوو شارەش بەسەر دەکەینەوە بزانین لەوێ سیستەمی کامیرەی هاتوچۆ بە چ شێوەیەکە هاوڵاتیان و شۆفێران چی دەڵێن و بە شێوەیەکی گشتی پۆلیسی هاتوچۆ و بەرپرسان لە وڵاتە پرۆژەیان چییە بۆ ئەوەی ژمارەی قوربانیان کە بەهۆی ڕووداوەکانی هاتوچۆوەی لێ دەکەوێتەوە کەم ببێتەوە. بۆ چوونی تۆ چێ لەسەر کامێرەی هاتوچۆ؟ کابرا سێرەکەی لێ لەسەر جادا تەکسیکی پێبانی هەتا ئێوارە ئیشەکە 5,000 دەستیەکەوێ ماڵ و مناڵ هەیە کرێچیە قوڕ بەسەرا ئەو 5,000 بە چەند کابرا سەرەکەی 80,000 بۆ 100,000 بۆ قوڕەکە بەسەر خۆی ماڵ و مناڵ یعنی سەرپێچی ناوەخۆ بە بۆ چوونی تۆ دەبێت کەم بێت. بەڵێ ئەبێ کەم بێتەوە ئەم جامەش ناگرێت کاکە داروبەر بۆ بە کامێرە جادەشمان نییە سوێن بەخوا جادەی تیا تەشبیان نەبێ نییە سارەکەی تێغی بۆڵ و ڕۆت و شەمع و دەبڵێتە دەرەوانێ یعنی بەر لەوەی احتیمام بە کامێرە بدرێت پێویستە شەقامەکان باش ئەبێ شەقامەکان هەر هەمی چاکرێ جادەمان نییە شەقامان نییە چی لەم پارەیەک ئەم هەموو کۆمپانیایە ئەم منافەزە دروست بۆ نم شارە شەڕە لەسەر کامێرە هۆکاری چیە بۆ چوە ڕۆ ئەم پارەیە سەرنجت لەسەر کامێرەی هاتوچۆ چییە؟ وڵای گونا حەددانرێت بۆچی؟ لەبەرەوەی ئەم کامێرەکە دانراوە جادە شەستیە تۆ چیتە هەشتا با 20,000 بۆ بێتەوە لە 60 تێپەڕکە هەفتەیە 10,000 بۆ بێتەوە نەک بۆ ڕێژەی کە ئاوا بێتەوە یەک کامێرە لە 60 بڕۆی 80 بڕۆی خۆی 60 بڕۆی 100,000 بۆ بێتەوە یاخی ماقول نییە بە قوران غەدرە لە شۆفێر دەکەن هەر غەدرە لە میلەت هەر شۆفێر نە میلەت هەیە پارێکی یەکجار زۆربی چەند میلیۆنی قەرزار بوو سیارم کردووە 3 ملیۆن و 700 تیا بۆ لە دایرەی مروری هەولێر تەسلیم کردووە 3 ملیۆن و 700 دیناری عێراقی بەس سەرپێچی بەس لە ڕێگەی کۆلێج هەولێر ماڵەوە پێم بڵێ پارەکە چۆن دەبینی زیاتر بکرێت بۆ سەرپێچی کەم بکەوە یان کەمتر سیستەمی کامیرە لە هەموو جیانە باشە بۆ ڕووداوی هاتوچۆ بەس نەک ڕێگەی دەربەنیخان کەلار دەربەنیخان سلێمانی چەند ساڵە ناتوان تاینیکەن بەس پێم وایە ئەم سیستەمە سیستەمی پارەپەیاکردنە ئاخو ئەگەر سیستەمی پارەپەیاکردن نەبێت با سیستەمی پۆینت دابنێ لەسەر ئیجازەی من لەسەر ئیجازەی و هاوڵاتیانە پۆینت با لەسەر ئیجازەکەم پۆینتم لێ بشکێ ئەو وەختە ئەگە من پارەدار بم پارەیە مەڵێم خوا حافیز پارەی خۆمەوە شاباژی خۆمەوە هەڵەپەڕم وەنیە بەس تۆ با پۆینت لەسەر ئیجازەکانمان بێ ئەمە سیستەمی ئامان سەلامەتی شۆفێر و هاوڵاتیان نییە کۆکردنەوەی پارێش جادەمان نییە کا کامەران جادەمان نییە لەم وڵاتە ئەگەر جادێکی وەکو سویسرا بێ وەکو وڵاتانی کە بێت تورکیا بێ قەیچیەکە با پۆینتیشی لە تەنیشتا بێ تۆر پارە پەیاگەی سیستەمی پارەپەیاکردنە بۆ کۆمپانیاکان بۆ حکوومەتیش نییە بۆ کۆمپانیا و بەرپرسەکانە پێم بڵێ چەند ساڵە تۆ کاری شۆفێری دەکەی من لە هەشتاوە پێش هەشتاش لە هەشتاکانەوە ئێستا سیستەمی کامیرەی هاتوچۆ هەیە باشتر بوو هاتوچۆ یان خراپتر بوو بەچی چاک بێت بۆچی چاک بێت سیستەمی کامێرە دانراوە ناتوانانی هەر بڕۆی ئەگەر نەخۆشێک پێ بێ قوربەی بەسەر تا هەر ناگەێت جێگام ئەمری خواک کێشەیە کامێرە هاتوچۆ بۆتە کێشە هەر زۆریش کێشەیە نەکە بەس لەبەر ئەوەی نەخۆشێکت پێ نەخۆشێک بێ هەر دەناس اینجا ئەم هەموو کامێرە زۆرە دانراوە سلێمانی نازانم چەندین کامێریان وە ناسە و چەند بڕیارە 226 کامێر هەڵێگرم شارێ من تۆ لەگەڵەوەنی ناوەڵا لەگەڵەوە لێرە ڕۆژێکیان دەرچون چون بۆ تەعزێ لە کەڵاڵان دەچون لە سەیتەرێکە هەر هەمووی کامێرەدا ناوێکی کیلۆمەترێکی بین ئاخر معقولە مەزموعە سیارە بووین نەبوو لێنەیە ئەمە ڕاستە بەڵام دەڵێن کاکە ڕووداوی هاتوچۆ کەم دەکاتەوە قوربانی یەکجار زۆرە شۆفێرانی گەنج هەر ڕاناوەستن لێ دەخۆڕن وڵی گەنجمان هەیە بۆ ژۆر ڕاناوەستێ ئەو ئەگەر مەبەستیەوە بێ ئەوە هەر ڕاناوەستێ ئەوە هەبێ نەبێت بەڵام ئەی جادوبانەکەمان بۆچی چاناکەن چاڵی وای هەیە خۆ لە چاڵەکە بێ هەر وەرتەگیێڕە ئێوە بۆ چاناکە گوتت تێبینیم لەسەر شوێنی کامیرەکانێ چ عیبیانە عیبیان زۆرە جاری وایە لەو ڕێی دوکانە ڕۆیشتوم کامیرە لە بندارە دایانێ لە بندارەکە دایانێ کامیرەکەی لێرە داناوە سارەکە باتە 100 مەتر لەولاترەوە سێ
نازانی کامیرە ناکاتێکات توێ سەر کامیرەیان کامیرەکەی کامیرەی ئێرە هەرچی چۆنێ بڕۆی یعنی هەرچی چۆن لەسەر ئەو شەستێ هەرچی چۆنێ بڕۆ شەست زیاترە ئەمجا لەگەڵ ئەوەی جاری وایە ئەمە لە شەستی دامانە لە کامیرە لە باتیەوە شەست لێ دێ 6,000 بێت 8,000 باتێتەوە. ئەو شاستا کەمە دەبێت زیاتر بێت جادەکە چەند پانە سێکە چەند پانە 6 سیارە توانێت تەنیشەکەەوە بڕە 6 سیارە زیاتر ساوەسیانە ئەو دانێکە و لە ئەم لۆریانە 6 دەڕوا غەرامە دانێن ببێ بە هەفتا غەرامە ئێستا کامیرە دانراوە لەوێ ئێستا نازان بە جاریوە دەو بەردان دێت جاریواشە لەم لە خوارەوە شەبوو لە خوارەوە جاریوە بەرامبەر هەر سابتیشە تازە بنیمە جارێ سابتەکان ئیش ناکەن بەڵام جار بەجار کامیرە دادەنرێت ئادانین کامیرە سەرنج لەسەر کامیرەی هاتوچۆ گوتت هەمە سەرنجەکەت چییە؟ وڵی بەدەستپێت کامێرەی هاتوچۆوە یعنی ئەم جادەیە نووسەتی 6 بڕۆ یعنی معقول لێ تۆ ئەڕۆیت 6 ئەڕۆیت لە پڕا کامێرە بۆ دائانێ لە مەسافێگا لەبەردەم تا ئەیچەکەنێ کابرا لێ هەفتە باشە تۆ هەفتە لێ بۆچی هەفتە خەراوی بۆ با 10,000 خەراوی 7,000 زۆر 7,000 زۆر دەڵێ بەس تەنها 10,000 دینارەکە غەرامە بەس تەنها 10,000 خەرامەکە نەک تۆ هەفتاکەی بە وڵی من لێ ماوە لێرە لێ ماوە سەر ڕۆشتم سەگەی ڕێک نووسیوە 100,000 ئارێ بەخوا کاکە بۆ ئەچێت چاوشاشیەوە لەگەڵەکان لەم سەردانێکات ێزایی لەو سەرترە لەو سەردانێکاتی لەو سەرترە ینی دەی شار لەو شاراوەیە کامی بەڵێ زۆر وازەح نییە ئەوە چه سیارەکەی خاتە پەناوە دیوار ئەو ڕێگای استراتیژیە ئەمە جادەیەکی عامە ئەمە جادەیەکی ڕئیسیە بە خەتی کەرکووکی لەسەرە خەڵکی هەولێی لەسەرە خەڵکی هەڵەبجەی لەسەرە کەوایە شەست کەمە بۆ زۆر کەمیشە یعنی تۆ وەرە ئەوە بەنسبەت هەولێرەوە کە هەولێر محافەزەیەکە یعنی پایتەختە تۆش هیچ فەرقێک نییە لەگەڵ هەولێرە کاکە تۆرەوە هەولێر 150 تەواوکردەوە تۆ سەرەکە تەواوکە دەجا پارەکەی خورا دەجا لوشیاننا یعنی معقول نییە تۆ وڵاتێکی زلو زەبە ئەڵێ سلەیبایی شای ڕۆشنبیری شای ڕۆشنبیری چۆن دەڕۆشنی کەرەوە کاکە دەڵای تۆ دەڵێ شەقامەکانی تیمان پێ بدەنەوە کامیرەی پارەش نییە سەرێ پارەی گەڵێ شینگە و ڕێگەبان ئێژینگە و ڕێگەبان چێ وەڵی معقول نییە سارەیەکری 2021 دوای مانگێت تەقەڕەقی تێکە یان کامێرە کورە کامێرەکە کە تۆ داوناوە وەرە بەڕسمی بە ئامی داینێ با خەڵک هەمووی لەم سەرزان تاوسە کامێرە هەمووی ئیش پێ بکە یا تۆ لە خەتی دەرەوە بۆم دانی خەی دەرەوە چی خەی دەرەوە مەفروزە خەڵک بڕوا سەر و سەش بڕوە ئۆتۆبانە یا ئۆتۆبانە دروستکە شۆفێرێکی هاتوچۆ کە تووشی سەرپێچی دەبێ کامیرەی هاتوچۆ لێ دەدا برێکی پارەی بەرچاو کە زۆر جار لە 100,000 دیناریش زیاتر دەبێت داخەڵ دەکێشێ لە دانیشتە کۆمەڵاتیەکان چەند جارێک باس دەوە دەکرێت کە سزاکان یەکجار زۆرن قسەی هەرە گرنگی هاوڵاتیان و شۆفێران ئەوەیە ئەو پارەیە دەچێتە کوێ ینی چۆن سرف دەکرێت ئایا جارێکی دیکە خزمەت گوزاری پێشکەش بە هاوڵاتیان دەکرێتەوە یان دەچێتە گیرفانی کەس و لایەنی دیکە کاک بارزان جێگری سەرۆکی ئەنجومەنی پارێزگای سلێمانی سوپاست دەکەین سەلامەت ئێوە معارەزەی ئەوەن پرۆژەیەکی کامیرەی هاتوچۆ لە سلێمانی جێبەجێ بێ دەڵێن شەفافیت نییە لەو گرێ بەستا گلەیتانێ گلەیەکانتان چێ ئێمە گلەیەکانمان لە دووسێ خاڵا بە کورتێمێ بۆ باسکەم خاڵێکیانەوەیە کە جۆری پێدانی ئەم گرێبەستە بەو کۆمپانیا لە ڕاستیدا بە یاسا نەکراوە خۆی ئەبێ بە مزایدەی ئاشکرا بکرێت بۆ ئەوەی کە یان بە کەمکردنەوەی ئاشکرا بە جۆری پرۆژەکە کەمکردنەوەی ئاشکرا نەبوو نا هیچ شتێ نەبوو ینی لە سنووری پارێزگای لە سلێمانی ئەم گرێبەستە لە ناو وەزارەتی ناخۆیان کراوە ینی پەیوەندی بە پارێزگای سلێمانیەوە نییە ئەو داهاتەی لە سەرپێچی کامێرەیە دەست دەکەوێت لە ساسی بۆ حکوومەتە لە سا هەفتای بۆ کۆمپانیا بۆچی ئەوەندە؟ ئیسا لەوە ناخۆشتری تایە کە لەوە خراپتری تایە ئەم داهاتە گرێبەستەکە وایە هەموو سەریمانگێ چەند کامێرا سەرپێچی نووسی بێ پارەکەی چەند بێ حکوومەتی هەرێمی کوردستان لەو فەرمانگەیە بەکاشە بێبی یا بە کۆمپانیاکە ئەگەر هاوڵاتێکەش کە سەرپێچیەکە پارەکەی نەگەڕێنێتەوە کەواتە تۆ
داهاتی فەرمانگەکە کە بریتە لە داهاتی سەرپێچی بریتە لە داهاتی تازەکردنەوەی مۆڵات بدریتە لە داهاتی ساڵانە تازەکردنەوەی ئۆتۆمۆبیل بەکاش هەموو سەریمانگە ببێ بە کۆمپانیەکە ئەمە لە قازانجی ئەوە ئەزانم منە لە قازانجی حکوومەتە لە قازانجی هاوڵاتی بەرژەوەندی گشتی نی نانە ئەمە هیچ بەرژەوەندێکی گشتی تیانە داواکاریتان چی داواکاریمان ئێمە ئەوەیە یەکەمیانەوە شتانە ڕێک بخرێتەوە دووهەمیانەوەیە کامیرەی پۆینت و پۆینت بە تایبەتی کە هەتا ڕێگاوبانەکانمان باش نەکرێ دانەندێ ئێمە دژی دانانی کامێرا نین ئێمە دژی ئەوە نین کە وڵات بەرە و چکا دانانی کامێرا ڕووداوی نەخوازراو کەمەکاتەوە بۆ بەرژەوەندی هاوڵاتیە بەڵام ئەم جۆرە گرێبەستا ینی بەڕاستی وا هەستەکەی لەسەر جیرفانی هاوڵاتی هەر لە کاتی بەسەرکردنەوەمان لەم شوێنەدا دەچین بۆ دهۆک بینیمە ڕووداوێکی هاتوچۆ هەیە ئەم ڕووداوە چۆن بوو؟ والله ئەم ڕووداوە لە چەمای سون لەبۆ ڕیوی ئەو سیارەیە باشە لە پاش نەخۆی ئەو سیارەیدا لێیدایە لە پاش باشە لێرە کامیرە هەیە یان والله کامیرە هەر جارێ لە شوێنەکە جارێ لە جێیەکە ئەگە کامیرە کەبی لێرە لەولاتر خەسەری هەیە خەسەریە دەڕوە هەسەری عڕۆ بەس کامیرە نەبی خەر 120 یعنی حسابی ئەوە ناکرد ئاسارعەکەی خۆش الحەمدولله خب دەستە خۆ لێ بەرەدەن والله دەستە خۆ بەرەدانەوە تازۆ لە 145 والله لەو دەورانە یعنی ئەگەر شارع خۆش بێ شۆفێر ڕحم ناکە دەڵێت بەس تەنها وەختە کامیرەشیان دیت یەک هەدێ سسکەن دێنەوە هەشتی کەوایە کامیرەی هاتوچۆ هەبی زەرورە لێ ئارێ وڵی هەندە زرورە لە بەینات تقریبی 2 کیلومتر هەبی هەبی باش ئەوە هۆکات چ بووە هۆکاری سرعەتە سرعت ئارێ وڵی هۆکاری سرعەتە چی دنیا هەردوو لا سرعت بوون یان یەکیان تەبی هەردوو لا سرعت بن هەردوو یەک هاتە بۆ تەلاوەکە ئەوی خۆرە بە قوتار نەببوو قوربانی نییە الحەمدولله شکر بە خودی قوربانی نییە باشە کاک حاجی چ دەرەی لە بۆ کامیرەی هاتوچۆ هەندێک دەرێن ئەو کامیرەیە پارەیەکی زۆرە و کورە دەرێن نازانم خەڵک فەقیرە و پارەکە زۆر دێتەوە ئەگە فەقیری تیژ لێ ناخۆڕی سەرێ لێ ناخۆڕی تۆ دەرەی کامیرە هەبێ زۆریان کەم هەندی هەبی باش معانە بۆ ڕناوەستی خەڵک ڕناوەست کامیرە بە دزی غێر قانونیە لە هەموو وڵات لە هەموو دنیا کامیرە هەیە باشە بەس دەبی کامیرە پێشی سایق بگەتە کامیرە بە چەند کیلۆمەترێک بری هەندە کیلۆمەتر مایە کامیرە لێیە یعنی ئەوانەی بێتە شاردنەوە بە دزی کامیرە هەیە و حالەتە هەیە زۆرە بەلێ لە ناو لە هەموو خاستە ناو هەولێرێ هەیە لە هەموو کوردستان ئەوە هەیە کەس نارێ کامیرە خراپە هەموو دەرێن کامیرە باشە بەس نێتە شارنەوە بە دزی نەبیت علەنی بیتن برێ کامیرە کیلۆمەترێک مایە 2 کیلۆمەتر مایە بگەیە کامیرەی بەڕێزانم ببینین ئەمە هەر لە کاتی چونمان بۆ دهۆک پیکەبێک بەقەت باڵای خۆی بەقەت درێژایی خۆی بەرزی خۆی بار کردووە ئەمە کارەساتێکی گەورەیە 2 قات بەقەت توانای خۆی بار کردووە لە کاتێکدا کە لەوانەیە 1 تەن مافی هەبی 2 تەن مافی هەبی ئەو 4 تەنی لە پیکەبەکە داوە ئێستاش لە خەتی سەریع دەڕوە زۆر جار ئەوانەی کە ئۆتۆمبیلی بار هەڵگرن پابەندی یاساکانی هاتوچۆنین و بەداخەوە دەبنە هۆکاری ڕووداوی هاتوچۆ و قوربانیشی لێ دەکەوێتەوە. وەستا محەممەد سڵاوت دەبێت ئەوە چی لێ هاتیە و تەکسیەوە؟ کاکە ئەوە ڕاستیای بوو یەک لەسەر بە شەو هاتیە لەسەر 120 لێدایە قوڵپاندیە لەسەر 120 لێدایە قوڵپاندیە لە ڕێکخارج چیان داخلی لا داخلی لە سەریعە خەت سەریعە ئەوها بەو شێوەیەوە باشە تۆ پێم بڵێ وەستا محەممەد کەسێکی بە تەمەنی وەستایەکی قەدیمی ئێستا ڕووداوی هاتوچۆ زۆر بووە قوربانی زۆر بووە سۆچی سیارەیە ئۆتۆمبیلە شۆفێرە شارەعە چییە؟ وەڵا سۆچی شۆفێرە ینی خاصەتەن هەموو حادیسە پشتی 12 شەف دەچێت ئەغلبی پشتی 12 شەف ترافیک و مرۆڕ نامێنیت بە دلی خۆ ئەدی لەگەڵ پارەکە چ دەری پارەکە زۆرە یان کەمە پارەی کامیرە سزاکە
100,000 والله والله هیچ برێم والله هەندی زیاد بێ ئیشکال نییە مشکلە نییە یعنی پارە هەرچەند بێت تۆ کێشە نییە باوە حادسەکەم ببن حادسەکەم ئەگە کامیرە هەبی حادسەکەم نابی بۆ دۆک چەند کامێرە لازمە بدیت ناتە والله داخلی دۆک ئێستا کامیرە لازم نیە هەموو جا هەموو هەیە دەرەوە هەبی باشە ئەرێ وڵا دەبی هەبی یعنی زێدە ڕووداوین هاتوشۆ دەرەوە یان ناوەخۆی وڵە زۆربیان دەرەوەیە زۆربیان دەرەوە لە بەشێک لە شەقامەکانی دەرەوەی شار برین خارجی هەندێک کامیرەی هاتوچۆ دانراوە من حەز دەکەم نمونەی ئەم جۆرە کامیرەیە بخەمە ڕوو لەوانەیە بەشێک لە شۆفێران بە تایبەت ئەوانەی لە هەولێر لە سلێمانی دەچنە تورکیایان دەچنە زاخۆ دۆخ شارەزانی دوو کامیرە لێرە هەیە زۆر جارەوەی لەولایە دەڕوا بەسەر دەکەی وا دەزانێت کامیرا لەوە نادە ڕقەمەکە ناگرێ بەڵام ئەوەی کە دەڕوا هەم لی دەدا ئەوەی کە دێ هەم لی دەدا دوو کامیرە وانە بەو شێوەیە پێشتر ڕوودا و زۆر بوو لێرە بەڵێ پشتی کامیرا داونای ڕۆداگەلێکی ئێستا دام کەم بووە کەم بووە گەلەکە خەڵکی ئێرە نەیەوە بەڵێ خەڵکی بێرێنە پێشتر چۆن بوو دامەکان خەڵک سەریع لێ دەخۆن تاتن ئەوێرە مفرەقە حالا بسەس کرد ژوور بەچوو گوندی ژوور دەتە سەریعتێ قوربانی لێکەوتبەوە وڵ گەرێک جۆرە جۆرەگە سجا سۆرە چوونەوی گۆزینەوەیدا سەرویسیۆجی چوین چوومە سەر گازجینۆ بۆ کامێرەکان چ دەڵێیت تۆ باشیان نا دەبرا وێرەوە باشە کامیرە بۆ وێرەوە باشە بەس بۆ وێرێ باشیان بۆ جێ بۆ هەمی جۆ باشە شۆرعەت مفرەق ئەفسۆیدە چون و هۆدنە کرد بۆ دو سۆید دەعم نەچێ بۆ کامیرەژی ڕاگر بۆ درست هاتوومەتە وەزارەتی ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستان قسە لەسەر ئەو گرێبەستانە بکەم کە وەزارەتی ناوخۆ لەگەڵ کۆمپانیاکان تایبەت بە دانانی کامیرەی هاتوچۆ ئیمزای کردووە کێشە و گرفتی شۆفێران بگەینمە وەزارەتی ناوخۆ بە تایبەت بەڕێزانم ینی بەپێی سەرچاوە فەرمیەکان بەهۆی ڕووداوەکانی هاتوچۆ لە ماوەی دەمانگی ڕابردووی 2022دا دەزانن چەند کەس گیانی لەدەستداوە ئەمە بۆ یەکەم جارە بخرێتە ڕوو 150 کەس لە سنووری پارێزگای سلێمانی گیانی لەدەستداوە 90 کەس لە سنووری پارێزگای هەولێر لە سنووری پارێزگای دۆهۆکیش 55 کەس بەهۆی ڕووداوەکانی هاتوچۆ گیانیان لەدەستداوە. دکتۆر سوپاس بۆ ئەو دەرفەتە پرۆژەیەکتان لە بەردەستە کامیرەی هاتوچۆ لە پارێزگاکانی هەرێمی کوردستان لە بەشی هەرە زۆری دادەنێن مەبەستان چییە؟ هەندێک کەس دەڵێ بۆ کۆکردنەوەی پارەیە هەندێکی تر بە پێچاوانەوە دەڵێ ئامانجرەی کەمکردنەوەی قوربانی و ڕووداوەکانی هاتوچۆ. ئامانجی وەزارەتی ناوخۆ بۆ دانانی کامێرەی چاودێریکردنی تیژڕۆیی لە هەموو پارێزگاکانی کوردستان هەرگیز بۆ کۆکردنەوەی داهات نییە بەقەدەوەی بۆ ڕێگریکردنە لە تیژڕۆیی زیاد کە دەبێتە هۆکاری زیادبوونی ڕووداوەکانی هاتوچۆ و قوربانی هاتوچۆ. ئەمە لەسەر بنەمای هەندێک توێژینەوە کراوە کە لەسەر ئاستی دنیا هەن بۆ نمونە کامێرەی پوینت پوینت لەسەر ئاستی دنیا توێژینەوە هەیە کە لەو وڵاتانەی دانراوە ڕێژەی ڕووداوەکانی هاتوچۆ سەروی سەتانەوەت کەمی کردووە چونکە لە کامێرەکانی تر کامێرەی چەسپا و کامێرەی خولاو شوفێرەکان فێربوون دەزانن لەکوێ هەیە بەڵام کامێرەی پوینت تو پوینت خێرایی کۆنتترۆل دەکات بۆ منە لە شوێنێکە 100 کیلومتر لە کاتژمێرێک دانرا بێ لێ خوڕین بکرێ ناتوانێت لەوە زیاتر لێ بخڕی چونکە حیسابەکەت بۆ دەکە کامێرەکان بۆیە بە هیچ جۆرێک ئامانج کۆکردنەوەی داهات نییە بەقەدەوەی ئامانج پاراستنی کەسوکاری خۆمانەکە لەسەر شەقامەکان باش باسنەوە دەکرێت 226 کامیرە تەنها لە سنووری پارێزگای سلێمانی دادەنرێ لە کاتێکدا گفتوگۆمان لەگەڵ هاوڵاتیان کردووە دەڵێ ئەوەندەی بۆ نمونە وەکو سلێمانی پێویستی بە شەقام بێ پێویستی بە کامیرەی هاتوچۆ نییە. ئێمە بە باسی شەقامی ڕوڤیا بکەین لە نێوان هەولێر و دهۆک شەقامێکی مۆدێرن شەقامێکی نوێ ئەو شەقام ئەگەر بە کامێرا کۆنتترۆل نەکرێ ئێوە پێشبینی بکەن چ ڕوودا شەقامی 120 و 150 لە هەولێر بە تایبەت 120 خۆت وەکو ڕۆژنامەنووس چەند ڕووداوی بینی وەرە و شەقامە لە کاتێک کامێراشەیە
بۆیە تەواوە هاوڵاتی کە دەڵێت داوای شەقامی نوێ دەکات بەسەر چاوەوە بەشێکە لە بەرنامەی حکوومەت کە هەموو بینی شارەکان و لە ناو شارەکانی شەقامی مۆدرن و نوێ هەبێ بەڵام شەقامی نوێ ئەگەر بە کامێرای کۆنتترۆلکردنی تیژڕۆیی کۆنتترۆل نەکرێ کارەساتی یەکجار زۆر زیاد دەبێت لە بەرەوەی شەقامەکە خۆشە نوێیە و ئینسان بە طبیعەت شوفێر حەزی لەیە خێرا لێ بخڕێ قانون بۆ ئەوە هاتووە کە کۆنتترۆلی حەزە بێ سنوورەکانی ئینسان بکە باشە سەبارەت بە گرێبەستەکان من دەمەوێت بە شەفافی قسە بکەم قسەی هاوڵاتی بۆ ئێوە بگوازمەوە دەڵێن ئەو کۆمپانیانە کۆمپانی حزبین ئامانج دەی زێدەکردنی پارەیە بۆ حزبەکان تەنیا مەسلەی سەلامەتی هاوڵاتی و شۆفێران ئامانجێکە ئەوان کە قسەی لێوە دەکەن ئێوە ئاگادارن وەکو وەزارەتی ناوخۆ لە گرێبەستەکان گرێبەستەکان ئێمە ژوما کردووە بێگومان چۆن ئاگادارنێ ئەگەر ئەوان پێیان وایە بۆ نمونە ئەو ئامانجی ئەو کۆمپانیانە یان ئامانجی گرێبەستەکە ئەوەیە کە پارە بۆ هەرجی هەتێک بڕوە بۆ ئەو بڕیارە پێشوەختە دراوە کە هاوڵاتی هەمووی لە کامێرەت دا و تیژڕۆیی دەکا و پارەیان بۆ دەچێت بۆ ناین ئێمە بەدیوەکەی دیکە بیر بکەینەوە کە هەمومان پابند بین هەمومان لەو ئاستەی کە ڕێنمایەکان دەستنیشانیان کردووە ئەوەی پێی دەڵێن ناشنال سپیدی خێرایی نیشتیمانی لە کوردستان 110 لە سەعاتێکە کەس نابێت لە هیچ شەقامێکە لە 110 زیاتر لێ بخڕێ تۆ لە خێرایی نیشتیمانی زیاتر تێمەپەڕە دینارێک بۆ هیچ کۆمپانیایەک و بۆ حکوومەت ناڕۆ ئامانج و تارگێتی ئێمە ئەوەیە کە خەڵک لە خێرایی نیشتیمانی لە شەقامەکانی دەرەوە لە شەقامەکانی ناوشار زیاتر تێنەپەڕێ با دینارێک بۆ هیچ کۆمپانیایەک نەڕوە باشە بەڵام دەگوترێ بە پێ و گرێبەستەی کە وەزارەتی ناوخۆ کۆمپانیەکان کردویانە بەر لەوەی هاوڵاتی پارە بدات بە کۆمپانیەکە حکوومەت لە گیرفانی خۆی پارەکە دەدات ئەمە زەرێک نییە کە بە حکوومەت بکەوێ و بە هاوڵاتیش بکەوێت بۆ کاتێک هاوڵاتیەک بۆ نمونە هاوڵاتی غەرامەی کامێرەی دێتە سەر بۆ خراپە ئەگەر حکوومەت لە زیاتی هاوڵاتیەکە بیدا لە کاتێکە بەجۆرەی قانونی هاتوچۆ لە کوردستان دەبێت لە ماوەی مانجێکیان لە ماوەی 2 مانگە پێم وابی 6 ڕۆژ دەبێت هاوڵاتی پارەکە بدە ئەگەنا دەبڵ دەبێت لە سەری لە زۆربەی وڵاتانی دنیا بڕۆ چەکە هەیە هەفتەیەکی مەجال بۆ داناوی هەفتەیەک لە کامێرەت دەیگە پارەکەی نەدەی دەبڵ دەبێت لە هەندێک وڵات کراوەتە 14 ڕۆژ بە جۆرەی قانونی بەرکار لە کوردستان 2 مانگە حکوومەت ئەوەی نەکردووە ئەگەر حکوومەت لە جیاتی هاوڵاتی بۆ نمونە پارەکە بدەتە هاوڵاتی بۆ نمونە سیارەکەی بەناو دەکە ڕقەمەکەی دەگۆڕێکی دەکە ئەو کات دەبێت تەسفەی حیسابی خۆی بکە بۆ خراپە لە کاتێک لێتان ناشەرمەوە ئێمە حەزمان لێە هاوڵاتی لە کاتی خۆی پارەی خۆی بدە بۆ ئەوی لەسەری کەڵەکە نەبێ ڕەنگە جەنابەت گوێ لێ بوو بێ سیارە هەیە بەقەت نیوەی نرخەکەی پارەی غەرامەی لەسەر سزای پارەکە وەکو خۆی دەمینێن دەستکاری دەکرد ئەوە دەوەستێتە سەر ینی بڕیاری ڕۆژ بۆ نمونە ئایا بڕیار دەدرێکە ئەوەی کاتێک 100 دەبێت لێ بخورێ 102 135 لێ دەخورێ چەند بێ ئەوە لە دراسەکردنایە چاوەڕێ دەکەن کەمتر بێتەوە زۆر جار شۆفێر دەڵێ ینی 100 حەقی خۆمە میسالەن 110 بۆ بادە هەزارەکەم لێوەگرن بۆ زیاترم لێوە خۆمە ستاندارد هەیە لە زۆر شوێنە خۆ بە کەفی شوفێر و بە کەفی ئەمە نیە ستاندارد هەیە بۆ مەسلەی خۆی عادەتەن غەرامەش سزا دەبێت ڕەدا بێ سزا دەبێت بە جۆرێک بێ کە هاوڵاتیەکە جاریشتر کەمی دەکەنەوە یان زیادی دەکەن کەم ناکرێتەوە بێ کەم ناکرێتەوە نەخێر بۆ نایکەن بە پۆینت قانونی نوێی هاتوچۆ لە وەزارەت تێپەڕیەوە پرۆژەکەی با بڵێن لە ئەنجومەنی وەزیرانە ئێمە هیوامان وایە کە لە ئایندێکی زۆر دوورنا نازانم لەو کابینێ جێبەجێ دەبیانە بەڵام بێگومان لە کابینەی داهاتوو کاتی قانونی نوێی هاتوچۆ لە کوردستان لە پەرلەمان دەردەچێت زۆر شت دەگۆڕدرێت زۆر لەوانە سزای بۆ نمونە یەک لەو شتانی پێشنیار کراوە سزای بەکارهێنانی مۆبایلە کە کارەساتی لە وڵاتی ئێمە دروست کردووە ماوەیە کە ئامارەکانی قوربانی لە ڕووداوی هاتوچۆ یعنی نایدەن بە ڕایگشتی و میدیاکاران ئەوەندە مەترسیدارە زیاتر لە کەسێک ڕۆژانە دەمرێ زیاتر لە کەسێک بە ڕووداوی هاتوچۆ پێتان وایە کامیرەی هاتوچۆ چارەسەری تا ڕادێک توێژینەوە لەو مەجالە هەیە کە 90 ڕووداوەکانی هاتوچۆ بە دانانی کامێرەی پوینت کەم دەبنەوە.
هەرچەندە بەشێک لە شۆفێران لەگەڵ دانانی سیستەمی کامیرەی هاتوچۆنین وەک ئەوەی کە ئێستا لە بەرنامەدا دەڵێن پارەکەی زۆرە بکرێت بە پۆین باشترە، بەڵام وەزارەتی ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستان ڕایەکی دیکەی هەیە، دەڵێ بۆ کەمکردنەوەی ڕێژەی قوربانیان لە نێو هەرێمی کوردستان کە ئامارەکان مەترسیدارن تاکە چارەسەر دانانی پرۆژەی سیستەمی کامیرەی هاتوچۆیە کە لە کۆتادا دەکەوێتە خزمەتی بەرژەوەندی گشتیەوە. تا باسێکی دیکە و بابەتێکی دیکە کامەران بن.